ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژەی دووشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. کۆبوونەوەی خانشینکراوانی تەمینی اجتماعی و مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ئاگرگرتنی دارستانەکانی نزیک بە گوندی قۆڕەی قەڵای ڕەوانسەر. پشتیوانی چالاکانی مەدەنی و خەڵکی ئازادیخوازی شاری سنە لە ئیدریس مەنبەری. برینداربوونی دوو کرێکاری کانەکان لە پارێزگای یەزد و کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی سەنعەتی فولادی ئیسفاهان. کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین ئیجتیماعی و مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی یەکشەممە 18 خەزەڵوەری 1404 هەتاوی خانشینکراوانی مخابرات و تەمین ئیجتیماعی لە چەند شاری کوردستان و ئێران دژ بۆ دینە هاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی بە کۆبوونەوە لە شارەکانی کرماشان، مەریوان، سنە، شوش، ئەهواز، تاران، هەمەدان، گیلان، ڕەشت و چەند شارێکی دیکە ئاماژە بۆ دەکەن کە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە دۆخی ژیان و مایشەتی خانشینکراوان و هەروەها پێنەدانی هەڵدەست و مەزایە دواخراوەکان دۆخی ژیانیان لە خراپیدایە. لە بەردەوامی کۆبوونەوەکاندا خانشینکراوان خوازاری هەوسانسازی هەڵدەست، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، کۆتایی هاتنی گوشارە ناوەندە ئەمنیەکان لەسەر خانشینکراوانی ناڕازی و هەروەها ئازادی دەستبەجێ خانشینکراوانی دەست بەسەرکراو بوون. وشکبوونی تاڵاوی کانی بەرازانی مەهاباد بە پێوێنانی کە بە دەستمانگەیشتون تاڵاوی کانی بەرازان کە یەکێک لە سەرچاوە ئاویە سروشتەکانی مەهاباد بوو بەهۆی ناکارەمەی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تەواوی وشک بوو. بە پێڕەپرتەکان ئەو تاڵاوە کە لە 30 کیلۆمەتری شاری مەهابادە دەیان ساڵ سەرچاوی ژیانی گیانلەبەرەکانی ئەو ناوچەیە بووە، بەڵام بەهۆی بەکارهێنانی زیاتر لە پێویستی لە سەرچاوە ئاویە ژێرزەمینیەکان، کوڵاندنی بیری ئاو، سازکرانی بەنداو و هەروەها بەڕێوەبەری ناکارەمەی سەرچاوە سروشتیەکان لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە وشک بووە و لە داهاتووشدا زیانێکی زۆر بە سروشت و ژینگەی ئەو ناوچەیە دەگەێنێت. ئاگرگرتنی دارستانەکانی نزیک بە گوندی قۆڕەی قەڵای ڕەوانسەر. ڕۆژی ڕابردوو بەهۆی ئاگرگرتنی دارستانەکانی ناوچەکانی نزیک بە گوندی قۆڕەی قەڵای ڕەوانسەر بەرەیەکی زۆر لە سروشتی و ناوچەیە لە ناوچوو. بە پێوێنانی کە بەدەستمان گەیشتون ژینگە پارێزان و خەڵکی ڕەوانسەر و گوندی قۆڕەی قەڵا سەرەڕای نەبوونی ئیمکاناتی پێویست بۆ کوژاندنەوەی ئاگر هەوڵی کوژانەوەی ئاگرەکەیاندا، بەڵام بەهێزی ئاگرەکە و هەروەها گۆڕانی ئاراستەی بە نەکتەنیا بۆتەوەی کە نەیانتوانیوە ئاگرەکە کۆنتترۆل بکەن، بەڵکو بەهۆی سووتانی ماتۆڕەکانیشیان زیانێکی زۆریان بەرکەوتووە و شایانی باسە ناوەندە پەیوەندیدارەکان سەرەڕای سەختی دۆخەکە تەنانەت تیمێکی فریاگوزاری خێرایان ڕەوانەی ناوچەکە نەکردووە. پشتیوانی چالاکانی مەدەنی و خەڵکی ئازادیخوازی شاری سنە لە ئیدریس مەنبەری. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و خەڵکی ئازادیخوازی شاری سنە بە بڵاوکردنەوەی ڤیدۆیەک پشتیوانی خۆیان لە ئیدریس مەنبەری مامۆستای زمانی کوردی بنکراو دەربڕی. ئیدریس مەنبەری چالاکی مەدەنی و مامۆستای زمانی کوردی خەڵکی شاری سنە ڕۆژی شەممە 7 خەزەڵوەری ئەم ساڵ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی 1 ساڵ زندانی تازیری کە بە تۆمەتی سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات بەسەریدا سەپێنراوە، دەست بەسەرکراوە و ڕەوانەی بەندیخانەی شاری سنەکرا. بەپێی هەواڵەکان ئەندامانی ئەنجومەنی نۆژینی شاری سنە بە بڵاوکردنەوەی ڤیدۆیەک سەرڕای پشتیوانی لە ئەم بەندکراوە ئاماژە بە ڕەوەندی نایاسایی دۆسیەی ئەم بەندکراوە دەکەن. ناڕزایەتی پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی قایم لە شاری مەشهەد. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە پەرستاران و کادری دەرمانی ناڕازی نەخۆشخانەی قایم دژ بە پێنەدانی هەڵدەستەکانیان لەلایەن بەرپرسانەوە کۆبوونەوە. بەپێی هەواڵی گەیشت و پەرستاران و کادری دەرمانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها هەڵکردنی پلاکارد، خوازیاری کەمکردنەوەی سەعاتی کار، وەرگرتنی هێزی کاری نوێ، پێدانی هەڵدەست و کارانە دواخراوەکان، پێدانی ئیزافەکاری، بەرزکردنەوەی ئاسی هەڵدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و هەروەها وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. برینداربوونی دوو کرێکاری کانەکان لە پارێزگای یەزد. ڕۆژی شەممە 7 خەزەڵوەری 1404 هەتاوی دوو کرێکاری شاغڵ لە کانگایەک لە ناوچەی دەربیت سەر بە پارێزگای یەزد
بەهۆی ڕوخانی بەشێک لە کانگەیەکەی کە کاریان تێتا کردووە بریندار دەبن و ڕەوانەی نەخۆشخانە دەکرێن. بەپێی راپۆرتەکان دۆخی تەندروستی یەکێک لە بریندارەکان باشە، بەڵام دۆخی تەندروستی کرێکارێکی دیکە کە هێشتا ناسناویشی بەدەستمان نەگەیشتووە بەهۆی درەنگەیشتنی تیمەکانی فریاگوزاری خێرا لە خراپیدایە و ئەگەری هەیە گیان لەدەست بدات. شانی باسە ساڵی ڕابردوو بەهۆی بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران 2042 کرێکار بەهۆی ڕووداوی کار گیانیان لەدەسدا و هەروەها 16113 کەسی دیکەش بریندار یاخود کەمەندان بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی سەنعەتی فولادی ئیسفەهان. ڕۆژی یەکشەمە 18 خەزەڵوەر خانشینکراوانی سەنعەتی فولاد لە شاری ئیسفەهان دژ بە کەمبوونی ئەقدەستەکانیان کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی بە بەرپایی ڕێپوانێک لە شەقامەکانی شاری ئیسفەهان و وتنەوەی دروشم دژ بە گوشاری ناوەندەمنیەکان خوازیاری هاوسەنگسازی هەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئازادی دەست بەجێی خانشینکراوانی دەست بەسەرکرا و سەربەخۆی سندوقی خانشینکراوانی سەنعەتی فولاد و هەروەها بایەخدانی بەرپرسانی ڕژیم بە ژیان و مایشەتیان بوون. شایانی باسە هێزە سەرکوتگەریەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی بڵاوپێکردنی ناڕزایەتی خانشینکراوان هێرشیان کردە سەریان، بەڵام بەهۆی خۆراگری ناڕازیان هێزەکانی ڕژیم ناچار بە پاشەکشە بوون. دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی بەهایی لە شاری شیراز. ڕۆژی شەممە 7 خەزەڵوەر هاوڵاتیەکی بەهایی خەڵکی شاری شیراز بە هێرشی هێزەکانی ئیداری ئیتلاعات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کرا. بە پێڕاپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناسناوی لەیلا بانگەلا پاش دەست بەسەرکردنی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە مەبەستی لێپرسینەوە ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شانی باسە سەرڕای بەدواداچوونەوەی بنەماڵەکەی ئەو هاوڵاتیە لەسەر دۆخی تەندروستی و هۆکاری بەندکرانی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو بەندکراوە زانیاریەک لەبەردەستدانیە. داخستنی دەرگای یەکێتی ئەوروپا لەسەر ڕژێمی تورکیا دوایین هەواڵ. ڕۆژی ڕابردوو چەند وڵاتێکی یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی هاوبەش بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک سەرڕای ڕەخنەگرتن لە سیاسەتەکانی دەوڵەتی تورکیا ڕایانگەیان کە گونجاو نییە ئەو وڵاتە پەیوەست بە یەکێتی ئەوروپاوە بێت. لە بەیاننامەی وڵاتانی یەکێتی ئەوروپادا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە بەهۆی پێشێلکرانی یان پێشێلکردنی مافی مرۆڤ، سەربەخۆنەبوونی دەستگا قەزاییەکان و هەروەها خراپی دۆخی مافی مرۆڤ لە وڵاتی تورکیا هێشتا زۆری ماوە کە ئەنکەرە پەیوەست بە یەکێتی ئەوروپاوە بێت. شایانی باسە لە ساڵی 2018 زاینیەوە یەکێتی ئەوروپا دانوستانەکانی پەیوەستبوونی تورکیا بە یەکێتی ئەوروپای ڕاگرتووە و تەنانەت لە ساڵانی ڕابردوودا بارەها بەهۆی پێشێلکرانی مافی مرۆڤ لە ئەو وڵاتە بایکۆت خراوەتە سەری. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن هەر شاد.